سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند مەلەفی پەیوەندیدار بە هاوسەرۆکی یەکێتی لاهور شێخجەنگی و هاوڕێکانی یەکلا بۆتەوە و لای یەکێتی مەلەفێکی داخراوە و کۆتایی پێهاتووە. ستران عەبدوڵڵا دەژڵێت کۆبوونەوەکەی بابڵ تاڵەبانی لەگەڵ مەسعود بارزانی ستاغی کردەوە کە ئێستا مەرجعی یەکێتی نیشتیمانی دەباشانە و بابڵ تاڵەبانی سەرۆکایەتی دەکات. مەرجعی پارتیش ڕوونە کە مەسعود بارزانیە. وتیشی ئەوەی بۆ یەکێتی گرنگە پۆستی سەرۆکۆمار لەم قۆنەغەدا هی یەکێتی نیشتیمانیە چونکە پۆستەکان لە کوردستان لای پارتیە. ئەمەشە بۆش دەکات داوای پۆستی پارێزگاری کەرکووک دەکەین چونکە زۆرینەی کوردی شاری کەرکووک یەکێتین بۆ چارەسەری ئەو گرفتەی ئێستا کە ئیداری شارەکە بەدەست عەرەبێکی شۆڤێنیەوەیە. بەڕێوەبەرەتی پۆلیسی گشتی هەرێم لە ڕوونکردنەوەیدا ڕەتی دەکاتەوە بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم ڕێگری لە لێدوانی ئەفسەران بکات. ئەوەش ڕوونکراوەتەوە وەکو بەڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هەرێم هەر نووسراوێکی فەرمی پێمان بگات لە هەر کەناڵێکی ڕاگەیاندنەوە بۆ ئەوەی دەستگاکانی پۆلیس هاوکاریان بن لە بەرنامەیەکی تایبەتدا ئێمە لاریمان نییە. بە جۆرەی نووسراوێکی بەڕێوەبەری پۆلیسی گشتی هەرێم کە ئاراستەی ئەفسەرەکانی پۆلیسی کردووە ئاماژە بەوە کراوە لێدوان بۆ کەناڵەکان قەدەغەیە جگەل لە کەناڵێکی تایبەت. لەوبارەیەوە بەڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە سەبارەت بەوەی کە بۆ هیچ وتەبێژێک نییە چاوپێکەوتن بۆ هیچ کەناڵێکی ڕاگەیاندن ئەنجام بدات. ئەم هەواڵە دوورە لە ڕاستیەوە و هەمیشە دەتوانن گشت و تەبێژەکانی پۆلیس لە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان لێدوان بدەن و چاوپێکەوتن بکەن لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن بە بیسترا و بینراوەوە. بەڵام بە مەرجی وەرگرتنی ڕەزامەندی بەڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هەرێم پێش ئەنجامدانی چاوپێکەوتنەکە بۆ ڕێخستنی ئیشوکارەکانمان لە بواری ڕاگەیاندن و ڕەچاوکردنی دیسپلینی سەربازی. وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی دژی هەر لایەنێک دەوەستێتەوە سەقامگیری عێراق بخاتە مەترسیەوە. لەوی دۆستن لە کۆڕبەندی مەنامە لە بەحرەین وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند هێزەکانمان لە هەر هێرشێکی ئێران و هاوپەیمانەکانیان لە عێراق دەپارێزین هاوکات دژی هەر لایەنێک دەوەستینەوە کە هەڕەشە بێت بۆ سەر سەقامگیری و ئاسایشی عێراق. بەوتەی وەزیری بەرگری ئەمریکا وڵاتەکەی بەردەوام دەبێت لە داکۆکیکردن لە ئازادی و سربەخۆی لە عێراقدا. ئۆستن جەختی لەوەش کردەوە پەیوەندی ئەمریکا و عێراق لە ئاستێکی باشدایە هاوکات ئەمریکا بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی هاوپەیمانەکانی خۆی لە عێراقدا. هەرەسێنانی لیرە ئابووری تورکیا قەیرە ناویتر کردووە و کاریگەری ئەرێنی لەسەر ئاستی بژێوی دانیشتوانەکەی دروست کردووە. هەروەک چاودێرانی دۆخی تورکیا دەڵێن دابەزینی بەهای لیرە هەڕەشە لە مانەوەی دەسەڵاتی ڕەجەب تەیب ئەردۆغان بەسەر تورکیا شەوە دەکات کە ماوەی نزیکەی 2 دەیە بەردەوامە. لەوبارەیەوە ڕۆژنامەی وۆڵ ستریت جورناڵی ئەمریکی لە راپۆرتێکیدا دەڵێت هەرەسێنانی بەهای لیرە و دابەزینی بۆ ئاستێکی پێوانەیی برینێکە لە خودی ئەردۆغاندا بۆ پێی خۆی وەک بەشێک لە استراتیژێتێکی ئابووری ناکلاسیکی بڕیاری دابەزاندنی بەهای سووی بانکی دەرکردووە و پێی وا بووە کە دەبێتە هاندەری گەشەی ئابووری وڵاتەکە. ڕۆژنامەکە لە زاری تیم ئاژ پسپۆڕی بازارە گەشە سندوەکان لە دامەزراوەی بلوبال گواستوێتەوە کە وتوێتی دابەزاندنی بەهای سوو لەلایەن ئەردۆغانەوە کارێکی شێتانەیە و ئەو هەنگاوە هیچ پاساوێکی نییە. وا دیارە ئەردۆغان خۆی بەتەنها سیاسەتی نەختینەی وڵاتەکەی هەڵدەسوڕێنێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەربن.